سڵاو بەڕێزان لە بەش یەکەمی ئەم بەرنامەیەدا لەسەر سێ بەشی یەکەمی کتێبی دیزاینی مەزن هەڵوێستەمان کرد و هەندێک لایانی کتێبەکەمان خستە ڕوو بێ ئەوەی ڕاستەخۆ بچینە ناوەڕۆکی کتێبەکەەوە. دیزاینی مەزن کتێبێکی ئاسایی نییە، بۆ تێگەیشتنیشی پێویستمان بە خۆی لاکردنێکی زۆر هەیە. ستیڤن هۆکینگ و لیونارد ملۆدینۆ لە ڕێگەی کۆمەڵێک ئەنجامگیری فیزیاییەوە گەشتنەوە ئەنجامەی کە گەردون بێ ئەوەی ئاتاجی بە دروستکەرێکە بێت دەتوانێت خۆی دروست بکە. هۆکینگ و ملۆدینۆ لە مۆدێلە فیزیاییە پێشنیارکراوەکەیاندا کە هێشتا فۆرمی کۆتایی وەرنەگرتووە سەرەتای دروستبوونی گەردون دیاری دەکەن و دەیگەڕێنەوە بۆ نزیکەی 16 بیلیۆن ساڵ لەوە پێش. ئەوە ڕاشی دەگەێنن کە پێش ئەو سەرەتایە هیچ شتێکی دیکەبوونی نەبووە. ئەو کتێبە سەرەڕای ئەوەی کتێبێکی ئاڵۆز و تایبەتمەندە، بەڵام تا ئێستا نزیکەی 20 میلیۆن کۆپی لێفرۆشراوە. ڕەنگەوەکاری ئەوەش بگەڕێتەوە بۆ ئەوەی کە باز لە بابەتێکی ئەجگار هەستیارەکات کە ئەویش بوون و نەبوونی خوددایە. هەروەها هەوڵ دەدات دوور لە بیرکردنەوەی فەیلسوفەکان وەڵامی پرسیارە فەلسەفیە هەرە گرنگەکە بداتەوە. چۆن و بۆچی ئێمە لێرەی؟ هەنووکەم کتێبە بە کوردی لە بەردەستە حسێن حسێنی و کامیار سابیر کردویانە بە کوردی و لەگەڵەوەی لە خۆر ئاوا و هەندێک وڵاتی دەروی خۆر ئاوا مشتومڕێکی گەورەی لەبارەوە کرێت، بەڵام هێشتام کتێبە لە ناوەندی زانستی و ڕۆشنبیری و ڕۆژنامەگەری کوردیدا قسەیەکی وهای لەبارەوە نەکراوە. هۆکینگ کە نووسەری سەرەکی کتێبی دیزاینی مەزنە بە عەقڵێکی گەورەی بواری فیزیا دانرێت و هاوتای نیوتن و ئانشتاین و هایزنبێرگ و فەینمانە. ئەو کە لە تەمەنی 21 ساڵەوە تووشی فلیجبوونێکی سەرتاسەری بووە، تەنانەت توانای قسەکردنیشی نییە و لە ڕێگەی کۆمپیوتەرێکی تایبەتیەوە بۆ چوون و قسەکانی خۆی ئەکات، بە بۆ چوونە هەژێنەرەکانی ناو بەناو ناوەندی زانستی و فەلسەفی دنیا بەرخۆیەوە سەرقاڵەکات. یەکێک لە هاوڕێکانی هۆکینگ کە ناوی دێنیس ئەلێکساندەرە ئەوە دەخاتە ڕووکەوە خودای هۆکینگ لەبارەوە قساکات خودای ناو ئاینەکان نییە، بەڵکو بەوتەی ئەو خودای هۆکینگ خودای کە لێنە بەکارهاتوەکانە بۆ پڕکردنەوەی ئەو کەلێنانەی لە معریفەی زانستیمان داهەن. زانست چیرۆکێکی جوانمان لەبارەی هاتنەبوونی گەردوونەوە دەخاتە بەردەست، بەڵام دین مخاتەبەی مانای چیرۆکەکە ئاکات. ڕێگەی گەشتنی هۆکینگ و ملۆدینۆ بۆی خالقێک بۆ گەردون بوونی نییە، ڕێگەیەکی ئەجگار پێچاوپێچ و دژوارە. ڕێی گەیشتنی ئێمەش بە تێگەیشتنەکەی ئەوان بە هەمان شێوێ. هەر بۆیە بۆ جارێکی تر بەڕێزان حسێن حسێنی و ڕێبین ئەلانی لێرن بۆ ئەوەی کەمێک لە تەموو مژەکانی کتێبەکەمان بۆ ڕوومکەنەوە. دووبارە بەخێر بێنەوە. مامۆستا حسێن لە بەشی سێ وەستای کە لە بەشی سێ وەکووتمان پێشەکێکە جۆرەکە لە ئیحماکردن خۆگەرمکردن بۆی بچینە ناو کتێبەکەەوە. پێشێکێک ئەچێتە بڵین ژیارە سەرەتاکانە، دوای ئەوە دێتە لای ئاینەکان، دوای ئەوە بۆ لای گریکەکان. لە بەشی سێەوە تقریبا یعنی لە بەشی چوارەوە لەگەڵ دەستپێکردنی بەشی چوارە چەمکە فیزیایەکان دێن و ئاڵۆزیەکە لە کتێبەکە تا ئەندازێکی تر وردەوردە دەستپێکە. لە بەشی سێ پرسیار ئەکرێت پرسیار سەبارەت بە ڕیالیست و ئەنتی ڕیالیست و ڕیالیزمی وابەستە بکەیت. تکایە ئەو سێ چەمکەمان بۆ ڕوومکەیتەوە. خۆی ڕیالیست و ئەنتی ڕیالیست و بڵێن ڕیالیزمی وابەستە ئەمانە سێ واژەی بڵین فەلسەفین، سێ چەمکی فەلسەفین زۆرتر. بەڵێ و ئەنتی ڕیالیستەکان بڵێن ینی ڕیالیستەکە زۆر قسەی لەسەر نییە، بەس ئەنتی ڕیالیستەکە زۆرتر ینی کێشانێتەوە. ئەویش ئەوەیە کە ئینکاری بوونەکە، ئینکاری زۆر شتەکە، ئینکاری ئەوەکە کە بڵین زۆر شت ئەو وای دانێ بوونی نییە. ینی بەتایبەت لە لۆ کتێبە باسی کەسێکی کردووە کە لای ئەو هەموو شتێک لە مێشکی مرۆڤایە، لە دەرەوە هیچ شتێک بوونی نییە. ینی بەو شێوازەیە ڕیالیسمەوەیە کە واقعەتێکە کە ئەیبینی وەجگە لەوە هیچ شتێکی کە بوونی نییە و ئەنتی ڕیالیزم ئینکاری ئەو شتاکە. بەس لێرە ڕیالیزمی وابەستە شتەکە تا ڕادێک لە ڕیالیزمی وابەستەوە گۆڕانکاری بەسەرادێت. لە ڕیالیزمی وابەستە بەو شێوەیە ئێم ئەو شتێکە ئەیبینی پەیوەندی بە خودی بینەرەکەەوە هەیە. یعنی بینەر لە ڕیالیزمی وابەستە دەوری ئەساسیە بینێ. ینی شتەکە کە بە کورتی بێڵێن لە ڕیالیزمی وابەستە ئەو شتێککە ئەی پێوی پەیوەندی بە خودی ئەو کەسەیەکە بڵێن پێوانەکان جامەیە و شتەکان. لە شوێنێکی کتێبەکە هۆکینگ و ملۆدینۆ باز دەوەکەن کە ئەوەی کە ئێمە ئەوەی بە چاوی مجەڕەد نەیبینین ئینکاری بوونی بکەین شتێکی ناڕاستە. پێم وابێ ڕیالیزمی وابەستە ئەو مجادلێ تێپەڕێنە، چونکە پێم وابێ قسەی دیکارتەکاڵێ ئەگەر خودداش نێتە ژێر نەشتەرەکەمەوە و نەیبینم باوەڕی پێ ناکەم، بەڵام ئەوانە لەمە ڕازنێ لە بەرەوەی ئێمە یەک دنیابوونی بچووکمان هەیە وەکو کوارکەکان پرۆتۆن و نیوترۆنوانە کە ئێمە لە تاقیگەشا بوونیان سەلمێنراوە، بەڵام بوونیانێ پێم وابێ ریالیزمی وابەستە تا ئەندێزێک ئەم مجادلێ تێپەڕێنێ. بەڵێ ینی ئەوەیە کە تو تماشا کرد بە پێی ریالیزمی وابەستە تو ئەلکترۆن ناتوانانی ببینی، بەس ئاسەواری هەیە کارەبابی
کەواتە ریالیزمی وابەستە تەرکیزەکاتە سەر کە ئێمە بە ئامراز یا تاقیکردنەوە بکەین بە شتانەی کە نەبینراون هەتا گردون ورتر بێتەوە بێ تاقیکردنەوە بکەین و هەوڵ بین ئەو شتانە بوونیان جێدەستیان ببینین ئەوە هەندێک یونیتی هەندێک چەمکیتیاک و کوارک و پرۆتۆن و نیوترۆن و مێزۆن پای و ئەوانە چۆن ئەوانە ڕوونەکەیتەوە خۆی بابچینەوە بۆ هەر قسەکەی دیموکراتۆس کە لە سەرەتاوە ئەگە سێوێ بیکەین بە دوو کەرتەوە لە ئەگەین بە شوێنەکەیتر لەت نابێت ئەو شوێنە ڕقی ناونا ئەتۆم ئەنی کەرت ناکرێت ئەو شوێنە بکەنەوە ئەتۆم بەس بەرەبەرە لەسەر لە یۆنانی کۆنا چواردانە بوون ئاو و ئاگر و خۆڵوەمانە ئیتر بەرەبەرە بڵین لە سەدەکانی ناوەڕاستە ئەتۆمیکا درۆزێتەوە شێوازی تێڕوانین بۆ ئەتۆم گۆڕانی بەسەرادێت تا ئەو بەشە بچووکانی کە شتەکانی لێ پێکات ئەو بەشە بچووکانێ بەس لە ئەخیری سەدەی 19 ئەتوانین بڵین بمبورە قسەکەت پێ بڕم لێرە ئەتوانین بڵین چاوی ئینسان وردە هینترە بێ ورترە بێتەوە ئەتوانێت شتی ورتر ببینێ لە پێکاتەی ئیمکاناتی ئینسانیانی بڵێن پرسیارەکانی ئینسان قوڵتر بووەوە قوڵتر بوویەوە بۆ شتەکان یا مەسەلەن با پرسیارێکی کۆن بێنینەوە لە قەدیمە بەتایبەت لە سەردەمی فەیلسوفە موسڵمانەکانە ئەم رازی و ئیبن سینا و ئەم کەسانە کە بە کیمیاگەر و ئەم جۆرە کەسانە ناسراون ئەمانە زۆرتر بە دوای ئکسیرێکە ئەگەڕان کە ئەم ئکسیرە بدەن لە مسپیکا بە ئاڵتون چونکە لە دیدی ئەوانە ئاڵتون ئەتۆمەکانی ئاگری زیاترە چونکە زەرترە مس ئەتۆمەکانی خۆڵی زیاترەکەەوە بۆ گەر ئکسیرەکەمان دۆزیەوە دامان لە مس ئەبێ بە ئاڵتون تەبەنەوە ئکسیران بۆ نەزرا بەڵام زۆر شتیکیان دۆزیەوە مثلەن کوحل دۆزرایەوە و زۆر خزمەتی کە کرا لەو بوارە بەس بڵین ئیتر لە سەدەکەی ناوەڕاستە کە تکنیک تا ڕادیە پێشەکەوێ و ئەتۆمەکان تایبەتمەندیەکانی مادە زۆرتر ئەناسرێن ژمارەی ئەتۆمەکان زۆرەکە بەس لە ئەخیری سەدەی 19 هەمە بینرا کە ئەتۆم لە ناوە سرکتۆرەی هەیە پێکهاتەی هەیە و ئەو بەداهێتر زۆر باهینی نەکەینەوە لە ئەخیرە هاتە سەر ئەوە بڵین لە سەرەتای سەدەی 20 هاتە سەر ئەوە ئێمە ئەتۆم ناوچی هەیە و بە دەوری ناوکەکە لە دەور ناوکەکە ئلکترۆن بوونی هەیە بەس بەرەبەرە تماشاکەن خودی ناوکەکەیش نەخەی پێکاتی هەیە ئەو ناوکە سەرەتان بریتی بوو لە نیوترۆن و پرۆتۆن بەس بینرانەوە پرۆتۆنی شاخۆی پێکاتی بوونی هەیە و ئەو پێکاتە کوارکەکانە ناو نیوترینە هەر پێکاتە بوونی هەیە ئەو پێکاتەیەش کوارکەکانن بەس کوارکەکان تایبەتمەندیەکی کەیان هەیە کوارکەکان یەکەم بە تەنها نابیندێت کاتە ئێستا کوارک بچووکترین وحدە یەکەی بوونە کە پێی گەشتووی تو ئەمڕین فۆتۆن یا فۆتۆن بچووکترین فۆتۆن کە پێکاتەی ڕووناکیە شپۆلە کار و مەغناطیسەکە ئەوە بچووکترینە ینی لە کوارکیش ئەوە ئەوە لە هەموو بچووکترە جیهانی تەنۆکەسەکە ئەوە بچووکترە بەس کوارکەکان 6 تامن لە 6 بەو ناوە ناسراون لە 6 تامان هەر تامەی خۆی سێ ڕەنگی هەیە ئەو ڕنگانە ڕەنگی ئەتیادی نین بەناو ڕەنگی ئیفتیرازی هەر تامەی خۆی ئانتیەکی هەیە ئەنتی ڕەنگێکی هەیە ئەوە بۆ حیسابە بێمە نزیکەی 36 کوارکمان هەیە کوارکەکان تایبەتمەندی کە هەیەە ئەوەیەکە بارگەکەیان کەرتە بارگەی پرۆتۆن یەکە بارگەی ئەلکترۆن یەکە بەس بارگەی کوارک کەرتە یەک لەسەر سێ دوو لەسەر سێ و ئەم جۆرەشتانە بەس ئێمە ئەو کەرتە ناتوانین بیبینی لە جیهانی ئەتیادی کوارک کاتێکە بێنی دیانی بتەوێت کوارکە لە ناوچێ جیا بکەیتەوە لە سەرەتا هێزی کەمی پێویستە بەس کە بتەوێت بە تەواوی دەریبێنی هێزەکەت ئەوێ بە ئینفینیتی ئیمکانی نیە تۆ کوارکە بتوانی بە تەنها لە شوێنێک هاوکینگ لەگەڵ ملۆدینۆی ئاڵێن کوارکی تەنیا لە گردوونە بوونی نییە هەمیشە کوارکێک لەگەڵ دانێکی ترا کە ئەو بە قسەی بڵێن ئەنترگالیستەکان کوارک بوونی نییە بەس کوارک بوونی هەیە دیێن چیەکەن بە ئەلکترۆنەکان دێنن بەسەرەن بە ئەلکترۆن بۆمباردمانی پرۆتۆنەکەن و لەویا ئەبینن ڕفتاری ئەلکترۆنەکان لەو نزیکانە بە شێوازەکە کە پێنیشانێدا لەناوە پرۆتۆنە پێکاتە بوونی هەیە و ئەو پێکاتە ڕفتارەکانی وەکو ڕفتاری کوارکێکە کە بە شێوازی تیۆری پێشتر لەسەر کاغاز پێشبینی هەر لەم بەشەیە مۆدێلی تەقینەوە گەورەکە خراوەتە ڕوو ئەوە طبعا من تۆم تایبەت کردووە بە ڕوونکردنەوەی چەمک و ئەو چەمکانی کە لە کتێبەکە بەکارهاتوون بەڵام پێیان بکرێن مۆدێلی تەقینەوە گەورەکە چییە چێکم جار قسەی لەبارەوە کردووە و یعنی سلمانەکەی چۆنە ینی دواتیۆرەیە کە ئێستا ئێمە گومانمان لێنیە لەسەروی کە بڵێ گردون لە تەقینەوەی گەورە دروست بووە سەرەتا دیارە لە کتێبەکە ڕوونە لە لاپەڕەکانی دوای هەشتایە باز لە قەشێکە کابناوی جۆرج لەمایتر لەگەڵ فریت هۆیڵە کە ئەوانە سەرەتا
باوەکەی ئەو تیۆرە باوەکەی هی تەقینەوە گەورەکە لەوان هاتووە تکایە ئەو تیۆرەشمان بۆ خۆی لە هینی بڵێن لە کاتێکە شتێکی زانستی دێتە پێشەوە زۆر کەس دەوریان هەیە بەس گرنگترین کەس هابڵە گرنگترین کەس لەم تەقینەوە گەورەیە هابڵە چونکە بینینەکەی راپۆرتی بینینەکەیە و دوای ئەوە بگەشتەکە هەبڵت مەبەست ئەوەی کە کوازام یەکێک لە تەلەسکۆپە گەورەکان و دوای ئەوە شتەکە بە جددی وەرەگیرێ ینی دوای ئەو بۆ کەشتەکان بە جددی وەرگیرا و لێکۆڵنەوەی دواتر ئەمە شتێ پرۆف کردووە خۆی گەورەترین پرۆفی تەقینەوە گەورەکە کشانی ئاسمانە کشانی بڵێن گەردوونە کشێ گەردون بە خێرایەکی سەرسوهێنەر ئەکشێ گەلە ئەستێرەکان لە ئێمە دوورەکەونەوە و ئەم دوورکەوتنەوەیە ئەتوانی بە ئاسانی لە مختبەرە بیبینی چونکە ڕەنگەکانیان ئەو ڕەنگەی بڵین ئەو فرێکۆنسیەی ئەو لەرەی کە لەوێ و لەو گەلە ئەستێرانەوە بۆماندێ بەرەو سووری ئەچن کە بەرەو سووری ئەچن مانای ئەوەیە لە ئێمە دوورەکەونەوە بەپێی تێۆریەکان ئەو وەختەکانێت جگە لەوەیش ئێمە شتێکمانەیە بە ناوی بەگراوندی مایکرۆوەیڤی فەزا بڵێ مایکرۆشەپۆلی گەردون و ئەم هینە ئەم شەبەنگە کە لەو کتێبەیشە ڕسمەکەی خراوە تا ڕادەیەکی زۆر هەرچەند لە هەفتاکانە بوو دۆزرایەوە ئەمەش ئەی سەرمێنێکە چونکە ئەوە لە نزیکی تەقینەوە گەورەکەوەی ئەو شەپۆلانە لە نزیکی تەقینە گەورەکەەوە ماوەتەوە ئەنی ئەم دووشتە ئەساسەن پروفی ئەوەکەن کە جیهان سەرەتایەکی هەیە و ئەو سەرەتایش 13.7 ملیارد ساڵ لەوە پێش بووە کەەوە تەقینەوە گەورەکە لە شوێنێکە هۆکینگ لەگەڵ ملۆدینەوە باز لەواکەن کە گەردوون لە تەنەلوکەیەکەوە هاتووە کە زۆر کەرتە وابزانام چەند لەسەر بلیۆن تریلیۆنێکی سانتیمەتری شتێکی لەو بابەتەوە ینی ئەمە ئەگەر بەراورد بکەین بەو تەقینەوەی کە لە بۆمبێکی ئەتۆمی و دروزەبێت تقریبا نەکرێت وازام هاوشێوەیەکیان هەیە ینی ئێمە کە بیر لەماکەنەوەی چۆن ئەمە بێ بەڵام کاتێککە باز دەوەکەین کە لە گەردی لە تەنۆرکێکی زۆر بچووکە ئەو بۆمبە گەورە ئەتەقێنرێتەوە ئەوە بزانام شتێک هەندێ ئاسایی وڵی ئەوە ناتوانین لەگە بۆمبیەکی ناوچیای قیاسی بکەین زۆر گەورە ئەکرێ بە نمونێکی زۆر مایکرۆسکۆپی بەرابردەوە تەقینەوەیەکە لەو شێوەیە چونکە بڵێن ئەگەر تۆ بێنی تەقینەوەیەک لێرا بکەی بە هەموو ئاراستەکانە بڵاوە بێتەوە ئەوی شتێکی وایە ینی ئەو لە سەرەتاوە چڕیەکی یەکجار زۆر تمپرەچێرێکی یەکجار بەرز ینی لە حەدی بڵێن توانایی کۆمپیوتەرەکانی ئیمڕۆیان یەکە تەنانەت بیشی نووسن شەڕی و عینێکی یەکجار بەرز و جیهانی ئێمە گەردوونی ئێمە لەو خاڵەوە دەستی پێ کردووە لێرە هۆکینگ لەگەڵ لەدینەوە باوەڕیان وایە کە تەقینەوە خۆ بەخۆ ڕوویاوە و هیچ کەسێک نەیتەقالێتەوە خۆی شتەکە کێشەکە لێرایە ئەگەر تۆ یعنی ئەگەین بەو شتار لە کۆنەوە پێمانەڵێن کە بڵین ئەو پەرداخە فڵان کەس دروستی کردە بڵین فڵان محەممەد دروستی کردە فڵان مەعمەر فڵان هین دروستی کردە کە تۆ دیتە زانستەوە ئەبێ زانست شوێنێ بێ کە بتوانی بیخیتە ناو تەجروبەکەی خۆتەوە بیخیتە ناو تاقیکردنەوەی خۆتەوە ئەگەر تۆ خستە بڵین هەر لەو کتێبە باسی کردە سوپەرنەچرالێکت هێنا بەرزە سروشتیەکت هێنا یا لە سروشت بەدەرێکت هێنا ناو ئیشەکەەوە ئیتر لەویا دەمی زانست داخرێ هیچی پێ ناکرێت دەست خۆشمان ساجان لە دێنەوە سەر هەندێک لەو بینە لە بەش یەکەما لە پێشەکەکە هین ستیڤن هۆکینگ من زیاتر باسی ستیڤن هۆکینگەکەم زیاتر ملۆدینۆمان نازانم بۆ کاوکارێک بەڵێ خۆی و هاوڕەکەیمان هین کرد بەڵام هۆکینگمان بەراورد کرد بە ئیبراهیم پێغەمبەر ئیبراهیم پێغەمبەر وتمان ئیماندارێکی گەورە بوو خۆ لە قورئانە خوا لەڵێ إن إبراهيم كان ملة واحدة بتنيا خوي ملتك كان بلا يعني بتنيا خوي ملتك الأمل برنجامي وبرنجامي وإيمان جوربو كهيبو بلا وك لاند تفسيرها بعض كلام ما بتفسير زمخشرية رازي شان بعض ذوقها ك جماني هبوا ولا خلق يعني بس مؤدبانا من جماني در بريو برامبر بخوان نيوتو من جماني ملوكة تود صلاة نية إن كان زين وكيتو بلا ممكن تشوف أم بي بينم يعني خشيت لجماني هبوا خواليا بس جورج لسر سرمان وجوابيات ولا أولم تؤمن إيمان دينا وجل إيمان منا ولا ما مطمئن بم يعني أكره ويني هوكين هين بيشواني ويني بأوكا
ملحیدێکی گەورەیە باوەڕی بەخوانێ بەڵام هێشتا شەندێ دەرچە و درزی بچوو کێشۆتە بۆی کە جێگای خۆیاکە بێ نازم تۆ وازم لەگەڵ وێنە کێشەتە بوو ئەم وێنەیە لە سەرەتا وێنەیە کە خاڵی هاوبەشیان زۆرە بەڕاستی بەڵام بێ قسێک لەسەرەوە بکەین کە ئیبراهیم ئیماندارێک بووە ئیمانی هەروەکو باڵی بە مێتۆدێکی تر بە ڕێگایکی تر وەکو ستیڤن هاوکینگ گەڕاوە بە شوێن دۆزینەوەی خوا لە سەرەتا لە ئەستێرەوە دەست پێکا و دواتر مانگ و دواتر خۆر و لە کۆتاییشە باوەڕی وایە کە بزوێنەری هەموو ئەمانە ئەو خواوەندەیە کە ئەوە گاتە دۆزینەوەی و دواترەی پەرستێ بەڵام بێ ملاحەزەیشتمان بیر نەچێ لەگەڵ ئەوەشا کە هەردووشیان بە شوێن خۆیان گەڕێن بەڵام مێتۆدی ستیڤن هاوکینگ مێتۆدێکی زانستیە زانستی بەحتە مێتۆدی ئیبراهیم پێغەمبەر مێتۆدێکی گشتگیری مرۆیانێ یعنی بە هەموو دیدی مرۆیانە بەڵام ئەوش نزیکاتێکێ بەڵام ئەوەشمان بیر نەچێ ئیبراهیم گومانی نییە ئەبێ ورتری چەمکەکە ورترکەینەوە ئیبراهیم ئیماندارێکە پرسیاری هەیە بۆ لەبەرەوەیڵە کەیفە تحیی المەوتە واتە پرسیاری هەیە لەسەر چۆنێتی لەسەر بوونە لەسەر ئیحیائی مەوتانە لەسەر چۆنێتی کەواتامە پرسیارە گومان نییە بەبەز لە یەکشتان نزیکن لێکەوە لەو ژەوەیە کە تەماشاکردنە بینینە گەڕان بەڵێ بینینە مانگەکە بینێڵێ ئەمە خۆی منە دوای کە ئاوا بێڵێ ئەنە لا ئوحیب الآفلین ئەوانم خۆش ناوێت کە ئاوا بن ینی هەردووکیان چاوێکی کەشفکەری گەورەیان هەیە بۆ تەماشاکردنی گردوون ینی مۆدێلەکەی ئیبراهیم لەسەر تەماشاکردنی گردوون وەستاوە لەسەر ئەو معجزەی کە لە گردوونە بە ئەندازێک لە ئەندازەکانی شەرچەند هۆکینگ ڕەتیەوە کاتەوە کە باوەڕی بە معجزەیەکە بەڵام ئەویش سەرسامە بە گردوون بەوەی بەو هائیلێ بەو گەورەی کە لە گردوونە هەیە ئەکرێ لەو میتۆدە شالێکەوە نزیک بە تەکید لێکەوە نزیکن لەو ڕۆ بەڵامە کوتم دیدی ئیبراهیم دیدێکی گژگیرانەی ئستینتاجیە باوڵی ئەنجامگیریە لە کاتێکا دیدی ستیڤن هۆکینگ دیدێکی مێتۆدی زانستی بەحت بەڵێ مامسا لە ڕکلامی بەرنامەکە باسمان لە شتێک کرد ئەماژام شتێکا بۆ کەوتمان لەم بەرنامە باز لە پەیوەندی نێوان زانست و ئیمانەکەین ینی هەندێک لەو بینەرانی کەم بەرنامان بینی بوو گلەیان لەوە کرد بوو کە تۆ ئیمانی خەڵکە خەیتە بەرگومان و ئیمانی خەڵک ئەلەرزێنی وەم کتێبە چیە و ناکرا کتێبی شتێ بکەیت و قسەی زۆر لەم بابەتمان پێوترا بەڵام یەک قسەم کردوتم ئێمە ئیمانێکی تەمەڵانەمان هێناوە ئیمانێکمان هێمان ناوە بەبێ پاسادان ینی ئیمانی ئێمە هەرگیز بەرزونزم ناکە هەمیشە لە جگای خۆیەتی ئیمانمان هێناوە خوا حافیز هیچ کاریگەرێکی لەسەر ژیانمانێ پێم وایە کتێبێکێک لە باشەکانی بۆ ئیماندارەکانیش وانێ کە ئیمانداری زۆر فەندەمنتالن ئەوەیە کە بە جۆرێک ڕایەنەتەکێنێ بۆی کە هەوڵ بن بە شوێن سەرچاوەکانی ئیمانیان بگەڕن نازانم لەوەیە هاوڕای لەگەڵمانە ڕاستە هەرچەندەوە بێ کەسێکی ئاینی با بڵێ تایبەتمەند جوای باتەوە بەڵام لە دیدی منەوە ئێمە ئیمانداران ئیمانێکی وەستاویان نییە ناژبێ ئیمانێکی وەستاویان هەبێ باوەکەم ئیمانی ئیماندارە ئەو خەڵکی کە ئیبینی بەڵێ ئیمانەکە آخر یەکێک لە تایبەتمەندیەکانی ئەو ئیمانە باویکایە ئیمانی وەستاوە ئیمانێکە فۆرمێکی تایبەتی وەرگرتووە ئەم فۆرمە زیاد و کەم ناکە یا زۆر جار دیدی کەسەکان ئەو چوارچێوە فراوانتر ناکە ممکن نییە کەسێک لە ڕۆژێکە ئیمانی بە جۆرێک بە ڕۆژی دوایی بە جۆرێکی بە هەمان جۆر بێت ئللا یا زیادەکە یا کەمەکە یا دنیابینی فراوانە بێت بە تایبەتی لە بەردەم دۆزینەوە زانستیەکانە دۆزینەوە زانستیەکان بە حکمی ئەوەی دۆزینەوەی محایدن بێلایەنن بە درێژایی تاریخی زانست بە دوو دیوە ئیشان کردووە یان لە هەندی ڕۆ زەرەریان لە هەندێک لە چەمکە ئاینیەکان داوە ئەگەر ئاین وەکو سەرجەم ئاینەکان وەرگری نەگۆکو ئاینێکی تایبەت بۆ نمونە ئیسلام بە دیوێکی ترە ئاینەکان ئیسفادیان لە چەمکە زانستیەکان کردوتەوە جارێکی کە تەوزیفی مەفاهیمەکانی خوانیان پێەکەنەوە ئەگەر لەم دیوە سەری ئیمانکەین بە تاکید دۆزینەوە زانستیەکان و چەمکە زانستە نوێیەکان بە جۆرێک لە جۆرەکان ئاینەکان و چەمکە ئاینەکان نەخەنەوە با بڵێ سەرسەنجی مەحەک بەڵام چەند ئاینەکان لەم سەنگی مەحەکە دەرەچن ئەوە لەوانەیە لە ئاینێکە بۆ ئاینێشتر بگۆڕێ لەوانەیە لە تێکستەکانی مەسەلەن بودایزمەوە یا لە ئینجیلەوە تا قورئان گۆڕانکاری هەبێ بەڵێ ئێمە باسمان لەو کرد کە لە کتێبەکایەکێک لە کێشەکانی کتێبە ئەوەیە کە دیسان هەمان کێشەی کێشەکۆنەکەی زانست دەخاتەوە بەردەم ئەویش ئەوەیە کە کۆمەڵە یەقینمان پێشکەشەکە ئێمە لە کەم کتێبە خوێنێ لە بەردەم کۆمەڵە یەقینین کە داوامان لێکرێت تەسلیمی بین یا کۆمەڵێ اکتشافاتی علمیە پێمانەڵێ کرێ باوەڕی پێبێن و کرێ باوەڕش پێێنێن چۆن مامەڵە لەگەڵم یەقینە زانستیان ناکەن کە لێرە خراوتە ڕووە بەشەیەکی گشتی پەیوەندی نێوان زانست و یەقین چۆنە یعنی چکە زۆر شتە بوو مارکسیەکان زانستی مێژویان وەکو دوا زانست
و حقەتە ئەو حقەتانی کە ئەخستەر و حقەتی مطلق ئەخستەر و فەلسەفەکەشیان ناونەوە فەلسەفەی علمی بڵێ بە شێوەیەکی بە ئەندازێکی زۆر ئەوانەی کە ماوەیەکی زۆر داروینەکان داروینیزمیان بە کۆتاییی زانستدانە فۆکۆیاما تەرحی لیبرالیزمی بە کۆتایی مێژوودانە ئەستەکەم نەغمەیەکی لەم بابەتە لە نووسینەکەی ملۆدینۆ هاوڕەکەیە ستیڤن هۆکینگ و ملۆدینۆ هەیە تۆ لەم بارەی و لە پەیوەندینەوەنەکەی زانست چێڵی لەم بارەوە جارە سەرەتا هەموو زانایە کە تێورێکی زانستی فۆرمەلاکە یا مۆدێلێک داهێنێ بۆ دۆزینەوەی زانستیە کار لەباری زانستاکە حەقی خۆیەتی بە جۆرێک لە یەقینی کار لەسەر ئیشەکەی خۆی بکات ئەمە بەشێکە لە تەبیعەتی زانست خۆی بەڵام ئەگەر پەیوەندی نێوان زانست و یەقین لێک بینەوە ئەگەر زانست بە مقارنەتەن بە جۆرەکانی تری معریفە لە هەمویان زیاتر یەقینی تیابێ بەڵامە بێ تەوزیفی کەین بۆ چەند ئاستێک ئاستی یەکەم ئێمە گە نمونە بێنینەوە لەوانەیە ئاسانتر بێ بۆ هەمولایەک بۆ نمونە ئەو باوڵەی گەردە گەورانەی کە لە زیندەوەرانە بێژگە لە ڤایرەس لێ پرسراون لە هەڵگرتنی سیفەتە بۆ ماوەکانی زیندەوەران بریتێ لە ترشی ناوچی دیێنەی ئەمە دیارە و لێبووینەتەوە بەنسبەت ئەمەوە ئەم دۆزینەوە زانستە تا ئەم شوێنە یەقینە بەڵام ئەو کاتێک کە دێن لە ئاستێکی ترا قسە لەسەر ئەم ترشە ناوچیاکەین بۆ نموناڵێن دیێنەی لە چی پێک دێت ترشی ناوچی بۆمان دەرەکەوێ هەتا پار ئەم کاتە وابزانم بە درۆان باڵانە چوبم مانجی دەبوو ئێمە وا تێگەیشتە بووین کە ترشی ناوچی دیێنەی تەنها لە شەکرێکی پێنج کاربۆنی لەگەڵ تفتێکی نایترۆجینی لەگە گروپێکی فۆسفێت پێک دێ کەچی دوهەمین دۆزینەوە پێمانەڵە لە بەکتریاکە لە جیاتی گروپی فۆسفێت ئارسنیکە کەواتە بەم ئاستا هەر خودی دیئنەی کە بە نمونەیە نامانەوە لە لیڤڵێکە لە ئاستێکە یەقینە بەڵام لە ئاستێکی تراوە تا گومان دروستەکە ئەمە وەکو ڕاستیشی زانستی ئەگەر لیڤڵەکە بەرزترکەینەوە بۆ تیۆری ئەو کاتێک کە دێن باسی تیۆریەکەین بە بۆچوونی من مێژووی فیزیا خۆی هەر لە کۆپەرنیکۆسەوە پێشتر لە بەتڵی مۆسۆتا تیۆری کۆپەرنیکۆس تا دێنە سەر فیزیای کلاسیک لای نیوتن و دواتر ئانیشتاین و ئێساش کە قسە لەسەر ستیڤن هاوکینگەکەین و لەسەر مۆدێلەکەیەوەکەین هەر ئەم گۆڕانکاریانە خۆی بە دوای یەکام تیۆریانە هەر یەکان ئەوی تر ئەگەر ئیلغاژ نەکاتەوە سنوورداریەکە بەڕاستی لێرە لەوانەیە بێسوود نەبێ ئەگەر ئاماژە بە ڤاسۆن باشلار بین کە قسە لەسەر مێژووی زانستەکە هەموو مێژووی زانست ئەڵێ هیچ نێجگە لە هەوڵدان بۆ ڕاستکردنەوەی هەڵەکانی زانست نەک وەکو ئەوەی تاریخێک بێ پڕ بێ لە اکتشافاتی زانستی ئەوەندەی بریتیە لە ڕاستکردنەوەی هەڵەکان ئەوەندە بریتی نیە لە اکتشافاتی زانستی لەبەر ئەمە هەموو تیۆریەک بەتابەتی لە ئاستی تیۆری لە کۆمەڵێک بابڵی تەجروبە ملاحەزات و یا معریفەی پێشینەوە دروست دەبێت بەس ئەبێ دوو تایبەتمەندی گرنگی تیابێ یەکێکیان بە مەفهومەی سەقراکە قابلی تاقیکردنەوە بێت ئەگەر کەسێک دێڵێ خوانیە ئەم قسە تیۆریشی زانستی نییە لەبەرەوەی تۆ قابلی تاقیکردنەوە نییە ئەم قسەیە ئەم چەمکە قابلی تاقیکردنەوە نییە بە مەفهومە ئستنباتیەکەش ئەبێ ئەگەر بچینەوە بۆ لای پۆپەر لەوانەیە استفادە لە چەمکانی ئەو بکەین ئەبێ فەلسفیابڵەتی تیابێ واتە قابلیەتی بە درۆخستنەوەی تیابێ ئێمە بیرمانەچێ هەر نمونونەکەی بەرنامەی پێشوو کە باسی ورچەسپیەکانمان کرد لە قوتبەکان وتمان ئەگە تیۆریەک دابنێن وەکو تیۆری ئەمە وەکو بابی نمونێنانەوەیە بڵێن ورچە قوتبیەکان یا ورچە جەمسەرەکان هەمویان سپین کارل پۆپەر قەناعەتی وایە ئەوە تەحدیدی ئەوە ناکە کام تیۆری ڕاستە ئێمە هەموو جارە بچین بۆ قوتبەکان و ورچێکی سپی ببینین بڵین کەواتە دڵمان خۆشە تیۆریەکەمان ڕاستە ئەڵێ مانەوەی ئەم تیۆریە بە ڕاستەقینەوەکو تیۆرێکی ڕاستەقینەوە علمی ورچێکی ڕەش دیارریەکە کە لە هەر لە حەزیەکە لەوانەیە دەرکەوێت کەواتە ئەبێت تیۆری قابلیەتی بە درۆخستنەوەی تیابێ بەڵام ئەمە مەرج نیە بە درۆ بخرێتەوە ڕۆژە لە ڕۆژان لەوانەیە ئەو تیۆرێ بە درۆ نەخرێتەوە بەڵام ئەبێ قابلیەتی بە درۆخستنەوەی تیابێ یا قابلیەتی ئەزمونکردنی تیابێ ئەمە تایبەتمەندیەکانی تیۆری ئەگەر بەم چەم کە سێریکەین جگە لە کۆمەڵێک حقیقەتی زانستی کە گەیشتونەتە لیڤڵێک بوون بە ڕاستی زانستی بوون بە ساینتیفیک فاکت ئێمە ناتوانین زانست و یەقین بۆ جۆرەی کە لە باوڵەی سەرەتاکانی مۆدرنەتیا هەبوو یەقین و زانست بکەین بە دوشتی گرێدراو بەیەکەوە مێژووی فیزیاژۆکو باسم کرد خۆی شایدیشی گەورەی لەو دوای دێمەولات هەندێ قسەیتر لەسەر ئەو بابەتاکەین لە بەشی چوارە مامۆسا پێشەوە جا بێ پرسیار مداخلەی لە قسەکانی کاگابینە ڕاستە لە زانستە هەموو شتێ ئەبێت تاقی بکرێتەوە بەس لێرە کێشەکە ئەساسی پەیوەندی نێوانی زانست و ئاین کێشەی ئەساسی لێرە هەیە ئەم دوانە یعنی بەڕای زۆر کەس دوشتی زۆر جیاوازن لە یەک هەم لە میتۆدە هەم لە پرەنسیپە تێکەڵکردنی ئەم دوانە لەگەڵ یەکاکی زەربە لە هەردووکیانەیە
نمونەکەی ئەوە کە لە سەدەکەی ناوەڕاستا لە ئەوروپا هەبوو تێکەڵکردنی زانستێکی هەڵا کە زانستێکی وەکو ئەو زانستێکە ئەرستوو بڵێن داهێنەری بوو لەگەڵ ئاینی کلیسا زەربەی لە هەردووکیانە هەم ئاینی کلیسایی بڵێ ئاینی مەسیحیەتی لە تەراوەت و جوانی سەرەتایەکەی خۆی خست و کردی بە ئاینێکی سەرکوتکار و هەم زانستیشی بۆ ماوەی سەدان ساڵ وەستان ئێستکانە پرسیارەکە داخلەیە بۆ قسەکانی کاگرڵبین کەواتە زانست بەس ئەوەش کە نتوانین بڵێن یەکێ بڵێت خوانیە ئەبێت پرۆفی بکە هەر بەو هینەش دەتوانین بڵێنێکێ ئەگە بڵێ خواهەیە هەمان زانست کایەکی بێلایەنە بێوازی لە بینی نیشی خۆی زای نەگاتە کوێ طبعا ئەمە بەدەر لەوەی کابێ فەلسفەیەکە بێ نەقدی بکە زانست خۆی نەقدی خۆی بکە ینی ئەمە بەدەر لەوە ببوورە ئەومان بیر نەچێت کە ئەڵێن ئەگەر کەسێکی دیعایا بکە خوانیە بێ پرۆفیکە لە ڕاستیە گەورت بینەوە لەوانەیە بەشێک لە ئیماندارە سەرەتایەکان ئەم قسەی منیان پێ ناخۆش بێ بەڵام لەواقع ئەوایە و حقیقەتی دینەکانی ژۆمان پێڵن کەسێک ئەگەر بێ ئیدعای بڵێ خوددا هەیە ئەمەش چەمچێکی زانستی نییە بە مەعنا زانستێکەکەی بەزێمە لەو لاو قسەمان لەسەرەوە کرد حقیقەت شتێکە و زانشتێکی ترە مەرجە لە هەموو کایەکانەیەک بگرنەوە لەبەرەوە کەسێک کە ئیدعای ئەوە ئەکا بڵێ بن بە زانستی ئەی سەلمێنم خوددایە ئەبێ و کاتە خەڵکەکان هەمویان ئیماندار دەرچن و کەس خلافی نەبێ لەسەری لەبەرەوە شانی ئەزمونکردن حقیقەت بەڵام ئەو دووباری جان حقیقەت لای زانایەک وەک حقیقەت لە لای عارفێک جیاوازە حقیقەتی لای عارف ئەوەیە کە دڵی پێڕێ بەس حقیقەت لای زانایە ئەوەیە کە ئەیبینێ ئاسەوارەکەی بینێ دوشتی زۆر جیاوازن لە بەشی چوارامە لە مێژوو ئەڵتەرناتیڤەکانە بەر تاقیکردنەوەی زۆر قورسەکەیم کە تاقیکردنەوەی تۆپەکانی بەکیە ئەکرێ بە شێوەیەکی ڕێکوپێک ئەم تاقیکردنەوەی بەکی تەبعاً ئەمە جارێ بگەڕینەوە بۆ کۆنتاسی دوالیتیمان نەکرد چۆن دوایی بینای مۆدلەکەی خۆی لەسەر ئەم تاقیکردنەوەی باسی دوالیتیمان نەکرد نازانم دوای ئەو باسەکرێ یان پێشەوەی لەگەڵ بەڵێ دوو سروشتیمان باس کرد جاری پێش و باسمان کرد مۆزوعی دوو سروشتی بەو شێوازەیە ئێمە دوو دیاردەمان هەیە لە فیزیە دیاردەیەک پێڵەن دیاردەی تەنۆرکەی دیاردەیەک پێڵەن دیاردەی شەپۆلی دیاردەی شەپۆلی چۆنە بە یەکدا چوونە پرژبوونەوەیە بڵاوبوونەوەیە ئەم جۆرە شتانە بەردەکەی خێنە ناو هەموویە بینرێ یەنێکە دوو بەردی تێبخی ڕێک بێدا چوونەکە بینرێ یەک پەتێ بگری بەدەستەوە بڵێن گوری سێ بگری بەدەستەوە ڕێک و شەپۆلانە بینرێ ینی بەو شێوازە لەرە لەری هەیە ئەم جۆرە شتانە دیاردەی تەنۆرکەیش نمونونەکەی بە یەکتادانە بە خەتێکی ڕاستەڕوە بە یەکدا کێشانەوە ئەوەش کە مەسەلەن بڵێن تەنۆرکە تەوژمی هەیە و زۆر شتێکیشی هەیە جا ئەم دوودانە دوشتی زۆر لە بڵێن لە فیزیای کلاسیکە دوشتی زۆر جیاوازن لە یەک یعنی ناگونجێت کە بڵێن ئێمە بەتایبەت لە سەردەمی نیوتۆن بە دواوە لەسەر ڕووناکی قسە زۆرەکرا جەماعەتێک بە خودی نیوتۆنیشەوە بڕوایان وابوو کە ڕووناکی تەنۆرکەیە و جەماعەتێکی کەیش وەکو هۆیگنس و ئەوانە بڕوایان وابوو نەخێر شەپۆلە و هەردووکیشیان نیشانەی خۆیان هەبوو بۆ ئەو مۆزوعە بەڵگەی خۆیان هەبوو بەس لە بڵێن لە سەرەتای سەدەی بیستەمە دووبارە لەگەڵ دروستبوونی کوانتەم میکانیکا کەسێک زانایەکی فەڕەنسی بە ناوی دوپلەر بە شێوازێ ئەم دوانە پێکەوە ئابەستێتەوە واڵێ ئەم دوو دیاردە بەم شێوەیە ینی بڵێن ڕووناکی خۆی لە پێشتر ئەنشتین سەلماندبووی کە کامە لە فۆتۆن دروست بووە یعنیش لێشاوێ لە فۆتۆنمان هەیە لە بە تاقیکردنەوەیە کە پیاڵن کار و ڕووناکی ئەو وەختە تەبعاً ئەم لێشاوە لە تەنۆلکەیە هەم تایبەتمەندی شەپۆلی لە خۆی پێنیشانەیە هەم تایبەتمەندی تەنۆلکی لە خۆی پێنیشانەیە بۆ هین بڵێن دوو برۆی هات وتی ئەمە بوو هەموو تەنۆلەکانیکەش ڕاستە بۆ ئێلکترۆنش ڕاستە ئێلکترۆنش ئەتوانێت تایبەتمەندی شەپۆلی لە خۆی پێنیشان بە کە پێشتر ئێمە ئێلکترۆنمان وەکو تەنۆلکە ناساندووە ئێلکترۆن ئەتوانێت بە یەکدا چوون بکە ئێلکترۆن ئەتوانێت پرش بێتەوە بەبەست لێرە یەک دانە ئێلکترۆنش ئەتوانێت یەک دانە ئێلکترۆنش کە لە تەسەورێکی کلاسیکیە لە لای تۆ گۆیەکی بڵێن ڕقە و هیچ پێکهاتیەکی نییە ئەمە ئەتوانێت بە یەکدا چوون دروست بکە خاڵی تاریک و ڕوون لەسەر پەردەیە بۆ تۆ دروست بکە ئەمە بەس لێرە پرەنسیپڵێکمان هینێکمانە پرەنسیپڵێکمانە پێڵێن دوالیتی ئەم دوو دیاردە پێکەوە دەرناکەون یعنی مەجالیتیانە یان ئێلکترۆن لە تاقیکردنەوەیەکە شەپۆلە لە تاقیکردنەوەیەکی کە تەنۆلکەیە ئیمکانی نییە ئەم دوانە پێکەوە دەربکەون و ئەوەیە پەیوەندی بە
هەر ئەو ریالیسمی وابەستەکە پەیوەندی بە تۆی پێوەرەوە هەیە کە ئەڵێی ئایا ئەلکترۆن تەنۆرکەیە یا ئەلکترۆن شەپۆلە. ئەگەر ئەچیت تاقیکردنەوەی بەیەکداچوونەکەی بەڵێ ئەیبینی کە ئەلکترۆن شەپۆلە. ئەگەرچی تاقیکردنەوەیەکی کاکە کۆلیژێنەکە یا بڵین بەریەک کەوتنەکەی تەماشاکردن نەخی ئەلکترۆن تەنۆرکەیە. تەبەن ئەمە لە جیهانی زۆر وردە تا ڕادێکی زۆر پرۆف کراوە کێشێتیان نییە. بەس کە دیتە سەر جیهانی شتە گەورەکان تا ڕادێ گەورە بێتەوە. تۆپەکانی بەکی چۆنن؟ تۆپەکانی بەکی لە سەدان مولکیول دروست کراون کە لە کتێبە کۆنە کوردیەکانە پێڵەن گەرد پێم وابێ لە سەدان مولکیول دروست کراوە. تماشاکە کە کاتێکە دوودانە درزدانی و تۆپەکان بەرەو ئەو درزانە ئاهاوێی تماشاکەی لەو دیوە بە یەکداچوو نەبینی خاڵی تاریک و ڕوو نەبینی و دیاردەی شەپۆلیە بینی بۆ ئەو تەنانەی کە گەورا بنەوە دێنە ئاسی مایکرۆنەوە. و ئەمە بە شێوازە لە شێوازەکان پرۆفکردنی پرەنسیپڵەکانی کوانتەم میکانیکە کە بە قسەی ئەم کتێبە بێ کە ئێڵێ تیۆریەکە کە گەورەترین یعنی زۆرترین ڕەخنەی لێگیراوە زۆرترین تاقیکردنەوەی لەسەر کراوە لە هەموو سەرکەوتوتر بوو دوابێ هەموو یاوەتەوە هیچ تیۆریە تا ئەو ڕادە نەکەوت دەجێ ڕەخنە و هیچ تیۆرێکیش تا ئەو ڕادەیە تاقیکردنەوەی لەسەر نەکراوە هیچ تیۆرێکیش تا ئەو ڕادەیە سەرکەوتوو نەبووە لە جوابەکانە و سەرکەوتوو نەبووە لەوە کە دژەکانیشی بێنە لە ناو خۆیان بە شێوەی حەلی بکە. ئەنی بە شێوەی ئەوە ئەمان باتەوە سەر ئەم کە ئەو میسالەیە نێتەوە لەویە بۆ تۆپەکانی بەچی کە لە بەرنامایە لە ساڵانی داهاتووەتانە من تاقیکردنەوەیکم لایە کە چەند مانگ لەوە پێشکرا بوو بۆ تەنی زۆر گەورەتریش کردبوویان بۆ بڵێن بۆ مولکیلی زۆر گەورەتریش کردبوویان و لەوایە کە بۆ ڤایرۆسیش بیکەن کەم تا ڕادێک بڵێن زیندووە وەڵە پەرنامەشیە بۆ باکتریا بیکەن. تەبەن ئەمە ئاڵۆزە و هینی تاقیکردنەوەنە زۆر ئاڵۆزن و زۆر بڵێن مەرجی زۆر یەوێ بۆ ئەوە ڕاست دەربچێ. بەس ئەوە بە شێوازێ بڵێن ئەو تاقیکردنەوەی تۆپەکانی بەکی ئەوە ئەسەلمێنێ ینی بڵێن تیۆری کوانتەم میکانیک پرۆفە بکە و ئەو تیۆری کوانتەم میکانیکە بڵێن بەگبۆنی ئەو کتێبەیە بۆ شرۆڤەکردنی گەردوون و بڵێن هاوکینگ بۆ ئەوەی کە بڵێ گەردوون چۆن دروست بووە و ئەم گەردوونە پێویستی بە خاڵق و ئەمانە نییە زۆرتر ئیش لەسەر بڵێن چەمکەکانی کوانتەم میکانیک. ئەوی من لەو تاقیکردنەوەی گەشتمەوەیە کە هۆکینگ شتێک لە تەنۆرکەکان وەرگێ لەو تۆپانە وەرگێژەوەیە کە یەک تۆپ یا مۆلیکیولێک یەک مێژووی نییە کۆمەڵە مێژووی هەیە و لەسەر ئێمە گەر پێشووتر وا تەنەکانمان وا هین کردبێ وا وێنەکرد بە کە لە خاڵی ئێ و ئەڕم بۆ خاڵی بی ئەم لێرە پێڵێ کۆمەڵی ڕێڕەوی بێکداچووی هەیە کە خاڵی ئەلفوبای نییە یا کە لە خاڵی تەنۆرکێک لە خاڵی ئەلفەوە چێ بۆ با یا لە ئێ و ئەچێ بۆ بی زیاد لە ڕێڕەوێکی گریمانکراوە هەیە بۆی بیگرێتە بەر ئەمە دوای تەطبیقەکە بەسەرگردونە چۆن ئەمە یعنی پراکتیزاکە بەسەرگردونە ئەوم بڕوونکە مەسەن تماشاکە بوتمان ئەتوانی ئەم پرۆسی بێکداچوونەکە و پێڵێن یەنگ ئەکسپەرمنت تاکردنەوەی یەنگ هەموو تاکردنەوەی یەنگ ئەتوانی بە یەک فۆتۆنیش بیتی یان بە یەک ئەلکترۆنیش بیتی بەس لێرە ئەوەیە تۆ دوودانە درزت هەیە ئەلکترۆنێکی بەرەو ئەهاوی لە خاڵێکەوە لە سۆرسێکەوە لە سەر چاوەیەکەوە ئەیهاوی ئەم ئەلکترۆنە لەو سەرەوە خاڵی تاریک و ڕوون بۆ تۆ دروستەکە ئەو خاڵی تاریک و ڕوونە بریتیە لە ئەگەری بوونی ئەلکترۆن لەو شوێنانە بەس پرسیارەکە لێرایە ئایا ئەم ئەلکترۆنە یەکدانە بوو لە کامێک لەم دوو درزەوە ڕۆیی پرسیارەکە لێرایە ئەگەر پتەوێ بزانی لە کام یەک لەو دوو درزەوە ڕۆیشتوێنی بە درزێکیان دابخە ئیترەوەی پشتەوە نامێنێ ئەو وەختە لەو خاڵشەوە کە دی هەر بە پێی تیۆری کوانتەم میکانیک بە پێی خوێندنەوەکەی فاینمان بێ کۆتایی ڕێگەی هەیە بەس کە تۆ بەهینی شەپۆلی وە سێریەکەی ئەگە بێ بتەوێ بزانی لە کام ڕێگەوە هاتووە دووبارە ئەو بێکداچوونە نامێنێ ئەمە لەو میسالە سادەوە کە لە تاقیگا پرۆفەکرێ ئەسەلمێنرێ ئەبینرێ بۆ یەک دانە فۆتۆن ڕاستە یەکدانە فۆتۆن تۆ بە ئاسانی ناتوانانی دەست بکەوێ بەس لێشاوێک لە فۆتۆن ناتوانانی دروست بکەی کە بڵێن تیرەکەی یەک فۆتۆن بێ یعنی یەک فۆتۆن پشتەر یەک بێت ئەوە لە تاقیگا ئەکرێ ئەمە ئەبەسێتەوە بە هەموو گەردوونەوە ئێماڵێن جیهان لە بیگ بانگەوە گەردوون لە بیگ بانگەوە دەستی پێ کردو هاتووە تا ئێمڕۆ
ئایا ئەم کاکێشان و ئەم گەلە ئەستێرە و ئەم جۆرەشتانە کە بە پێی تیۆریەکان بە پێی بینینەکان تەمەنی نەمابینیوە مرۆڤ شتێکی نوێیە نەمابینیوە چۆن دروست بووە نەمابینیوە چۆن ئەستێرەکان دروست بووە نەمابینیوە چۆن گەلە ئەستێرەکان دروست بووە نەمابینیوە بیگ بانگ چۆن ڕوویاوە ئایا ئەو شتێککە ئێستا ئێمە باسیەکەین کە بڕین بالپەرز گەلە ئەستێرەی فڵان بەم شێوەیە دروست بووە ئایا ئەوە تاقە ڕێگەیە ئایا کولیتر بڵین ئایا ئەمە تاقە ڕێگەیە کە ئێمە ئێستا لێرەین ئەگەر ئێمە بۆ دواوە بگەڕێنەوە بە پێی ئەو تێوەری بان و بنبانەکان ئایا ئێمە بۆ دواوە بگۆڕێنەوە بەس یەک ڕێگەمان لە بەردەما هەیە یا بێ کۆتایی ڕێگە هەیە تەبعەن ئەگەر ئێمە یەکێ لە پێشتە بیبینایە ئێمە لە کوێواتوینەوەیتە پڕوو بوو هیچی نەجیتیانە بوو بەس کەس نەیبینیوە بەڵێ بێ کۆتایی ڕێگەمان هەیە بێ کۆتایی ئەگەر هەیە کە بۆچی ئێمە لێرە ئێستا لێرە دانیشتوین و ئەم قسانە بەڵێ ئەگەڕێنەوە سەر هەندێک چەمکی تر لە زۆر شوێنە هۆکینگ لەگەڵ ملۆدینۆیە هەوڵەیەن کە ئەو پسەلمێن کە بە ناوازنین و ئێمە لە شتێکی تاین نین زۆر ئەوە هین نین کاکینین لە مەجەڕێکان کە زۆر ژمارێکی ئەجگار زۆر گەورە لە مەجەڕی لەو بابەتە هەیە وە زەویش لەناو ئەو هەموو مەجەڕە لەو ژمارە گەورەی ئەستێرە و هی مەجەڕەیە تەبیعی ئەگەر ژیانی تاڵکەوت بێ ینی ئێوە لە ڕێگەی ئەم نۆرمالیزەکردن ئەم نۆرمالیزیشنە ئێوە چی بڵێ ئێمە بەفعلی ئێمە ناوازنین یا ناوازین نازانم لەم بینە کەوتوینەتە ئینەکەەوە بە پێچوانەوە کاگاسین منەوە کتێبەکەمانڵێ ستیڤن هاوکینگ و هاوڕێکەی بە شێوەیەکی زۆر تەفسیلێکە لە بەشەکانە بە دوور و درێژی باسی ناوازەی ئێماکە قسە لەسەرواکە کە مرۆڤ وەکو بوونەوەرێکی هۆشمەند زۆر ناوازە بە چمانەک بەمانە کلاسیشەکەی فیزیانە کە ئێمە سنتەری گردردونین و جیۆ سنتەری زمانێ و هەموو گردردون لە دەوری ئێمە سنتەرین بەو مەفهومەنە ئەو مەفهومە طبعاً زانست تەجاوزی کرد بەڵام بە جۆرێکی تر کە دێتەوە لە ئێم تیۆریا ئیشەکە و ئیسفادە لە کوانتەم تیۆریەکە لە تیۆری کوانتەمەکە شتێشترمان پێڵێ پێمانەڵێ ئەم گردردونە کە 13.7 بلیۆن ساڵە پەیدا بووە لە بیگ بانگەوە بۆ نمونە نزیکەی 10 بلیۆن ساڵی پێویست بۆ بۆی کاربۆن دروست بێ لە هیلیۆم و لە هایدرۆجینەوە دواتر هیلیۆم و لیتیۆم و دواتر بەرێکەوتنی سیان لەوانە تا کاربۆن دروست بووە لە چەندین شوێنە ئیشارەت بەوادا کە ئەم گردونە بە جۆرێک دیزاین کراوە وەک ئەوەی دوورا بێ هەموو یازاکان بۆی ئێمەی مرۆڤ پەیدا بین لە چەندین شوێنی کتێبەکە ئاماژە بۆوە ئەڵێگە بچووکترین گۆڕانکاری لە سنوورێکی دیاریکراوە نەبێ دەستکاری بکرێ ئەوە ئێمە نابین بۆ نمونە هەر بارستایی ئەلکترۆن و بارگەی ئەلکترۆن ئەگە گۆڕانکاری بەسەر بەهاتە بەم جۆرەی ئێستانە بێ من و تۆ لێرە نابووین بەس بیرمان نەچێکا گاسین ئەو ئەمەی بەچی حەل کردووە وەکو خۆی بە ئەرستۆڵێڵێ خۆی لە سوالە سەرەکیەکەی چۆن ئەم گردونە پەیدا بووە لە بە ئەبەدیکردن یاڵە خۆی لە پرسیارە دزیەوە ئەم بە دیوە زانستێکەیە ئەگەر بتوانم بڵم ڕێگە بە خۆمە بڵم خۆی دزیوەتەوە لە وشکالێتە ئەم لە مەڵتی یونڤێرسەوە خۆی دزیوەتەوە لەوە ئەڵێ ئەم کەونەی ئێمە ئەم گردونە ئێمە ئەگەر تەنیا ئەم گردونە هەبێ بوون هەر ئەم گردونە ئێمە بێ ئەوە زۆر حاڵەتێکی ناوازەیە کە مرۆڤ پەیدا بوو کە زیندەژی پەیدا بووە بەڵام بەم بەچی حەلیەکە بۆی کە ئێمە ژمارەیەکی بێشومار کە لە کتێبەکە لە مۆدلەکە بێ بە دەتوان 500 ژمارەیەکی بێشومارمان لە گردونێ وەکو چۆن ئەگە نمونێشی ئاسان بێنینەوە مناڵە گیاری بە تایید بکە بە قامیشێکی بچووک چۆن ئەم بڵقانە دروستە بن هەنێکیان زوو ئەپوچێنەوە هەنێکی تریان یعنی یا کوڵانی ئەو لە کوڵانی ئەوە کە بڵقان بەڵێ بەڕاستی ئەڵێ لەناو هەموو ئەم یونڤێرسانە ئەم گردونانە ممکنە یەکێک لە گردونەکان وەک ئەمە دەرچێت بلیۆنەها بڵێ کە بلیۆنەها بلیۆن ساڵی ڕووناچی تیرەکەیەتی لە هەمان کاتا مجەڕەیەکی وەکو کاکێشانی تیابێ و کۆمەڵی خۆری ئێمە تیابێ و زەوی تیابێ و مرۆڤێ بە سوتفە پەیدا بێ یا زیندەژی پەیدا ئەوە بە شتێکی ئاسایی وەرەگرێ من ئەوی کە بەلامەوە سیر ئەوەیە کە ئەمە بە ئاسایی وەرەگرێ ئەڵێ ئێمە لە موقعەکان کە بۆمان هەڵکەوتو بەم شێوەیە ژیانی تیابێ ئەگەر ئۆربیتەڵەکەمان نازانم زۆر ژمارێکی زۆر کەمە ئەوەنە کەمتر بووە سەرکان و لە خصوصیاتەکانی مادە بەڵام ئەمە تووشی سەرسوورمانی ناکە ئەمە نەسەکەم ئەمە تووشی سەرسوورمانی نەکرد ئاخر وەکو باسم کرد ئەو لە ڕێی مەڵتی یونڤێرسەوە ئەڵێ بۆ نمونە ممکنە لە دەتوان 500ەکە کە مامۆستا پێشتروتی پێش چاپێکەوتنەکە دەتوان 500 چەندەکە دەتوان 500 جارێ زۆر گەورەیە بەدەر بینە کەمتر دەتوان 100 هەر بۆ تاقیکردنەوە بیدە پرۆگرامێکی بەسی دەتوانێت
بینوسی بیدە بە کۆمپیوتر هیچ کۆمپیوتێرە لەم جیهانانیە بتوانێت دەتوان 100 بۆ حەسێب بکەیت دەتوان 500 بەوەست هیچ کۆمپیوتێرێک ناتوانێت دەتوان 500 سفر لە دوای ژمارەیەکەوەی کە لە شوێنی شاهۆکینگەڵێ ئەگەر بانێ لەم گردونە تێبگەینە بێ دەتوان 500 تیۆریمان هەبێ شتێکی وا لە پێما بێ لە شوێنێک تا جۆرەکان ینی گردونەکان ئاسای جیان جیاوازیان بەڵێ گردونمان هەیە ئەبێ دەتوان 500 تیۆریمان بەڵێ ئەڵێ لە ناو هەموو ئەم پرۆبابڵیتیانە ئەم ڕێتێچوونانە ممکنە دانێکی تیابێ واتە ئەگەر پێچوانەی کەینەوە قسەکەی ستیڤن هاوکینگ یا دیدی ئەو بۆ پەیدابوونی گردون بۆ چوونی لەوانەیە وای لێ بێتەوەی سنتاجەکەمان وای لێ بێتەوە ئەگەر بسەلمێندرێ تەنیا ئەم گردونە هەیە و گردونی ترمانە لەوانەیە بگەڕێتەوە بۆ دیدا عارفانەکەی خۆی کە لە کورتێک لە مێژووی کاتە لەوانەیە ئاوا بێڵێن باشترە خۆی لێرە لەم کتێبە لەسەر تیۆری ئەگەرەکانی شەکە خۆی هەر بە شێوازێکی مادی سێری مۆزوعەکە بکەین خۆی ئەگەر زۆر کەمە کە تۆ بێنی بالفەرز ئەم ئەتۆم و مولکیولانە بەم شێوازە بنچل بە یەکەوە و مۆجودێکی هۆشمەندی وەک مرۆڤی تێدا دروست بێ ئەمە خۆی ئەگەرێکی زۆر زۆر کەمە لەم لای ترەوە بەس ڕووەیە ئەوەیە کە هیناڵێ مەشت مەوسا وتی شتێکی ناوازەیە شتێکی ئەم باز لە شتێکەکە باز دەو کاگەر دینارێکی ئاسن ئاو شتێکی لە بابەتە دینارێکی ئاسن باز لە کشانی گردونەکە لە چرکەیەکە 100 ئەوەندەی ئەم گردونەی ئەم بڵین ئەم مەجەڕەی ئێمە بکشە گەورە ببێ ئەڵێ لە کشانێکی وایە کە لە کشانێکی وا طبیعیە ئەستێرەیە کەڵکێ کە ژیانی لەسەر بێ بشێوە شتەکە لێرات سێرکە مەسەڵەن بڵین ئێمە بەپێی یاساکانی فیزیا سێری ئەم مۆزوع بکەین بەپێی یاساکانی فیزیا تۆ توانی بڵین وەختێکە تا ڕادی یاساکان سادە بکەیتەوە سیستەمەکە سادە بکەیتەوە مۆدلەکە سادە بکەیتەوە ئەتوانی پێشبینی جوڵە و حرکات و ئایندەی تەنێک بە ئاسانی بکەیت هندوو تەنی شەروە ئەتوانی بەس بۆ هیچکەی بەسیەتەن زۆر قرسە بێ جای تۆ حەسێبی کە خۆی خانەیەک چەند مولکیولی تێ مامۆستا تریلیە مولکیولی تێدایە یعنی هەموو ئەمانە پێکەوە خانەیە بۆ تۆ دروستەکەن ئەم بنچینەی ژیانە باکتریایە بۆ تۆ دروستەکەن یا ڤایرۆسێک بۆ تۆ دروستەکەن لە تیۆری کوانتەمە نادڵنیاییمان هەیە بەڵێ بەڵێ هەموو ئەوەیە ئاراستەکە دیاری بکەن شوێنەکە غەڵەتی تێکەوە هەموو ئەوانە دەواتە دیاریکردنی تەنانەت بۆ تەنۆچکەیەکی ئاسان نیە ئاسان نییە یعنی بەسم ئەوەیە احتیماڵی زۆر کەم هەیە ئەگەری زۆر کەم هەیە بڵین یەک لەسەر تریلیار هەر یەک لەسەر دەتوان 500 بڵین ینی هەموو احتیمالەکان بکە بە دەتوان 500ەوە یەک دانەی لەوانەیە ڕووباکە زەویەک بکەوێتە بڵێن گۆی ئەستێرەیەکی بۆ خۆر هەبێ ئەوە زۆر کێشە نییە بەس زەوی بکەوێتە منتەقەی بۆ ژیان گونجاوی لە هەموو ڕۆکان بەڵێ بۆ ژیان گونجاوی خۆرەوە لەمەوە ببوورێ لەمەوە گەێنەوە ئەو بڕوایی کە مرۆڤ کاتێکی زۆر زۆری وەی لەم گردوونە تێبگا بەڕاستی ینی ئێمە لە بەردەم ئەو ژمارە گەورانەین لە بەردەم گەورەی ئەم گردوونەیە جگە لە ئیشی بەردەوام ئیشی زۆر ئازام شتێکی کاری هیچ ڕێگەیەکی کەمان هیچ ڕێگەیەکی تری نیە جگە لە هیچ گەورەیە بینی تەنانەت تیۆرەکەی هۆکینگەوە ئەمە بچووکە بێتەوە ینی جۆرێک لە هینی نانوانە ئەمە لێرە متفق نیم لە سەرەتای سەدەی 20ەمە کە کوانتە میکانیک لەدایک بوو دوو هینی فەلسەفی هاتە ئاراوە فەلسەفی دش بە یەک یەکێک دێترمینیستەکان بوون یەکێک کە ئەنشتاین سەردەمدارەکەیان بڵێن ڕئیسەکەیان بوو گەورەترین کەسەکەیان بوو یەکێک مەکتەبی کۆپنهاگنە کە بۆر بڵێن ئینەکەیان بوو قودوەکەیان بوو لێرە مەکتەبی دێترمینیستەکان زۆر کێشیان لەگەر ئەو قسە ئەگەریانەی کوانتە میکانیکا هەبوو ولا عینی حاڵەشە بە تیۆریکی قەبەیانە بینی چونکە یەکێک لە مەرجەکانی تیۆری بێت جوان بێ کوانتە میکانیک ئەسڵ جوان نییە چونکە حساباتەکەی زۆر دوور و درێژ قوڵە هەنی زۆر ئیشێوێ هەم جوان نییە و هەم بە زمانی ئەگەر قساکە دێترمینیستەکان لەگەڵ ئەمە نەگونجاو بوون بەس قسەی یەکەمی مەکتەبی کۆپنهاگن ئەڵێ سروشت تایبەتمەندی ئەگەری هەیە هیچ ڕێگەیەکی کە بۆ ناسینی سروشت نییە ئێمە بە هیچ ڕێگەیەک ناتوانین پێشبینی ئایندەی ئەلکترۆنە بکەین بە شێوازی 100% و کوانتە میکانیک زانستێکە کە ئەخیری زانستەکانە هیچ هیچ زانستێکی کە ناتوانێت جێگەی بگرێتەوە زانستێکی 100%ە ینی قسەکە لێرایە ئەم مەکتەبە لە ئێستا
فایقە یعنی تەنها ڕێگە بۆ تێگەیشتن لە جیهان کوانتم میکانیکە هیچ شتێک یەقینی بوونی نییە بەس ببوورە ئەگەر ئەو کتێبش لەو ئەساسە ئەگەر وەک چکە کاتم زۆر کەماوە ئەگەر وەک ئەوە هینە چۆن دلیلێک بین بە خوێنەر بۆی بچێتە ناو ئەم کتێبەوە بەتایبەتیوانەی کە نزیکن لە فیزیاوە ینی ئێمە بۆ نمونە لە ئینتەرنێت هاتوانین ئەم چەمکانی کە لێرە باس کراون شتی مفەسەڵ شتی ڕێکوپێکیان لەسەر بدۆزینەوە بخوێنینەوە بۆی بە باشتر لە کتێبەکە تێبگەین لە کوێزیا سەرچاوی زانستی کتێب شتی تر چیمان هەیە بۆی هاریکاری مامکە بە تەواتی هەم چینە بوارەکەەوە هەم بە تەقریبی نزیک بینەوە لە تێگەشتی سی وڵی کتێبەکە خۆی ڕاستە ینی بڵێن ئەو بەداخەوە ینی بڵێن تەرجەمە لە کوردستانە کەمە لەمەدی تەرجەمەیە ڕاستە لەوانە بوو یەکێکیش بالفەرز بڵین لە ئێمە بهاتە کتێبێکی وای بنووسیە تا ڕادەیەک بڕە لەو شتانێشی بووتایە بەس ئەوە هیچ بە هیچ شێوەیە ناتوانێت ئەو کاریگەریەی هاوشنگ بگەێنێ جۆرە کەسانە کەمن وەنا ئەتوانێت کتێبێکی وایە دەرچی ئەوەیە ئێمە کێشی کتێبی زۆر هەن ئێمە کێشەمانەوەیە کە متەرجممان کەمە وەرجێرمان کەمە بێڵام چ شتێکی هاریکاری مام بکە بۆ نمونە زمانی عەربی زمانی فارسی زمانی ئینگلیزی یا ئینتەرنێت چاری کاریکەمانەیە بۆ بچینە سەری بگەڕین بە شوێنەم ئەم چەمکانی کە لێرە لە ئینگلیزیە هەمووی هەیە لە عەربیشە هەیە تا لە ڕادێک لە فارسیشە هەیە بەس ینی خۆشمە بەردەوام لە هەوڵام کە بە شێوەیەک هەر بابەتێ ببینم لە مەجەلەیەکی علمی جیهانیە بڵاو بۆتەوە و بە شێوەزێ ئەتوانێ خزمەت بە تێگەیشتنی زیاتر لەو کتێبە بکە من بەردەوام یەکەم بە کوردی و بە شێوازێ لێن زۆر باشە مامۆستا یەک شت کە گرنگ بوو تۆ باسیکەی بێ لە دێتەرمینیزمەکە بێ ئەوە دێتەرمینیزمی زانستەکە واستە بێنین باز لە هینەکەین هین ڕخنەدەوە هەبوو کە ئیسلام فرامۆش کراوە لە ئەم کتێبەیە ئاماژە بە یارگودینە گەورەکە کراوە دینە وحدانەکە کە یەهودی و هینە بەڵام ئاماژە بە هیچ ئاماژێک نەکراوە بە ئیسلام ئەمە دیسانەوە لەم نازانم بەبێ بچینە نەزڕی معامەرەوە بۆی کە ئیسلام خراوەتە دەروی قەزەکە ئیسلام چ شتێکی هەیە یعنی وەکو دینە یا وەکو حەزارەتیش پێشکەش بە ئەم بیرکردنەوە زانستی بکە کە لەم کتێبە خراوەتە ڕوو بەڕاستی من ملاحەزەم لەسەر کتێبەکەی ستیڤن هاوکینگ و لە دینەوە هەیە نەکە لەسەر ئیسلام تەنانەت لەسەر بابڵی تەعاملکردنیان لەگەڵ دینەکانی تریشە لەگەڵ کریستیانەتی و لەگەڵ ئاینی جوولەکەشە زۆر جار دەقی قەشەیەکیان هێناوە مەسەلەن یا تێگەیشتنیشیان هێناوە ئەم تێگەیشتنە هاتۆ ئیشی لەسەرەکە و ئەڵێ ئەم دۆخە مەسەلەن ئەم جۆرە تەفسیرکردنە سەردەمی بەسەر چوو بە جۆرێک لە ئوستڕۆسیرەکە و دواتر دێتە سەر تەفسیرە زانستێکە بەڵام لەوە ئیشکال ئامێستر هیچ ئاماژەیەکی تیان نیە بە ئیسلام وەکو هیچ نەبێکو مامۆسا و ڕۆژەوتی لە بەش یەکەمە دوای مقابلەکەوتی هیچ نەبێکو دوهەمین ڤێرژنی ئاینەکان چونکە ئیسلام بە پێچوانەی بۆ نمونە قورئان وەکو کتێبێکی ئاسمانی بە پێچەوانەی ئینجیلەوە کە بە شێوەیەکی زۆر عابر لەسەر خەلق قسەی کردووە یا بە پێچوانەی عادی قەدیمەوە قورئان تۆزە بە وازەحتر قسەی لەسەر شتانە کردو مەسەلەن ئیماندارێک دێ مسلمانێک دێ پێ دەڵێ بە ستیڤن هاوکینگ گەڵێ و دواتر بە وەرجێڕە بەڕێزەکانی ژەڵێ مامۆستا و کامیار کە لە مقەدیمەکە پێمانەڵێ ئەڵێ ئەوەی لەم کتێبە هەیە ئەوەی لە ئاینەکانە هەیە ناکاتە یەک لەسەر تریلیۆن زانستی ئەم کتێبە جارێ ئەم ڕقەمە هەر هێنانی خۆی شتێکی زانستی نیە لە چۆم ڕقەمە تێنا تۆ چۆن ئەمە بە کتێبێکی وەکو قورئان ئەڵێ بەلانی کەم وەکو کەسێکی مسەقف و مۆزوعی کە بیخوێنیتەوە کە پێتەڵێ إشارة ببيج بانك ثيورية كمثلا أولم ترى أن السماوات والأرض كانتا رتقا ففتقناهما على تنابيني أي مروف يا أي محمد همو آسمان كانوا كون طفلك بوب شرانو معنا اللي أكثر يا لشون إيش كبيت الله على يوم نطوي السماء كطي السجل للكتب كما بدأنا أول خلق نعيد إنا كنا فاعلين هرناوي برنامجكيتو على روجك ديت لحظة ديت أبيشوا كجردون أبيتشين وكو كتاب وكو دوتو كتابة شون بركاني كتابك أبيتشته ولا أنا ملو كتابة حرفي بين مثلا ئێمە بووین پێشتر کردبوومانەوە بۆیە ئەی پێچینەوە هەر ئەو لە تافەتەشی تیا هەموو گردون شوپێنراوە بە کتێبێک کە ئێمە بێ پەلە بکەین بیخوێنینەوە هەوڵێک بێنەوە نێتوانین مەبەستمەوە نیە من لێرە ئیدعا بۆ ئەوە بکەم یا با بڵێ دیفاعێک بۆمانە با بڵێ بەڵام ئەمە مسلمانەکان ئێستا جگەل لە تیرۆر و تیرۆریست هیچ کەسێکیان بە بەشەرێت نەبەخشی و ناتوانن ئەمانە بە شێوەیەکی جوان نەقڵکەنەوە کەسێکی وەکو ستیڤن هۆکینگ ڕاگای لەمە ئەمە ڕاستەوە شکالێکی ترە بەڵامەوە بێ ئەوانەیە کە مەسەلەن خۆیان بە مدافع لە ئیسلام زانن قسە لەسەر بکەن بەڵام من وەکو تێکستە دینیەکە قسە ئەکەم یعنی ئەم تێکستە چۆنە بێ بەو جۆرە ئیهمال بکرێ لەگەڵ قسەی
قەشێکی بەڕێزا مەسەلەن کە دیدی خۆی بەراورد بکرێ ئەمە بەڕێی من لە لای مسەقفینی کورد بەعام کاتم زۆر کەماوە ببورن ملاحظەیەک لەسەر ئەو قسە هەیە زۆر یەکەم ئەم ئاینانە هەمویان ئاینی ئیبراهیمین یان یەک سەرچاویان هەیە کێشەی سەرەکی و کتێبەکە لێرا باسیەکە معجزەیە لە ئیسلامە کەم باسی معجزە کراوەی خودی ئەوەی کە لەناو خودی ئیسلامان ڕوویاوە شاید بەقە شەق و قەمەرێکمانە بێ زۆر گرنگی پێ نەدراوە بەس هین ئەڵەن قورئان معجزەیە بەس شاید بڵێن قورئان ناوازەیە زۆر لە ڕووی زمانەوانی بەڵێ نەگوڵە شتێکی معجزە بێ معجزە بۆ مانایەکە لە هینە باسەکە بەس ئەوەی کە لێویان ئاوری بۆ ئاینیاوەتەوە ئەو بابەتانی بۆ هین بابەتی معجزەیە کە لەوێ زۆر کێشەشی لەگەڵ ئەو دیوی دینە بێ کە بە ئایدۆلۆژیا کراوە بۆتە بەربەست لە بەردەم عقلی زانستی و عقلی فیزیای عقلی بیرکەروی مرۆڤ بەتاکید وەکو چۆن فەلسەفە ماتریالیستەکان بە ئایدۆلۆژی کراون بە ناوی زانستەوە ئێمە مارکسیزمان بینی فەلسەفە ماتریالەکان بە درێژایی تاریخ بە ناوی زانستەوە بە خەڵکی ترە فرۆشتێنەوە تابع بۆ خۆیان پێیاکەن زۆر جار ئاینەکانیش بەداخەوە بەو جۆرە ئایدۆلۆژیای استیغلال کراوە باقارێش کرابرەوە لە کۆتایی بەرنامەکە زۆر سوپاسدانەکەم دوو بەرنامەیە ماندووتانەکەم مامۆستا ڕێبین ئەلانی مامۆستای زانکۆی سلێمانی وەروە مامۆستا حسێن حسێنی هەروەها بەهمان شێوە مامۆستا لە زانکۆی سلێمانی بینێرانی بەڕێز ئەوە هەموو شتە بوو کە تا ئێستا لەسەر و کتێبە قسەمان لەبارەوە کرد یەک دنیا شتی ترێکە لەسەر کتێبە قسە لەسەر کرد لەبەر کتێبەکە خۆی بە جۆرێک لە جۆرەکان لەگەڵ دەتوان 500 شتی لەو بابەتەیە مامەڵەیە لەبەرەوە ئێمەش ئەگەر خەریک بینە بێ زۆر خەریکی بین ئەوە بەجێ هەڵین بۆ ئێوە کە بەجددیە بێ کەمی خۆتانی لاکەن بۆ تێگەشتی زیاتر لەو کتێبە لە بەرنامەی داهاتوە لێرە ڕاگەێنم میوانداری ڕۆشنبیر و توێژەری بواری فەلسەفە فاروق ڕەفیقەکەین بۆ قسەکردن لەسەر هەر سێ کتێبی وێزگەیەک لە گەشتێکی فەلسەفی و هونەری عشق و هونەری فەلسەفە تا و بەرنامێ و تا کاتێکی تر هیوادارم هەمووتان ئاسوودە بن و بە ئاسوودەی بخوێنەوە و بخەون و هەروە هەڵستنەوە سپاس بۆ ئێوەش